پێشەکی سپاسانەکەم ئەکید ئەو سەردانە سەردانێکی چاوەڕێنکراوە دەمێک کە چەندین ساڵە ئێمە چاوەڕێ و سەرداناکەین ئەبووە ساڵی 2000 لە 2000 قەداسەتی جانپۆلی دوو هاتایە بۆ عێراق بەڵام لەبەر خراپی بارودۆ وەزعی عێراق و کاتە زمانی ڕژێمی پێشوو نەیتوانی بێت. ئێستا قەداسەتی پاپا پار ساڵ پێش کۆرۆنا بڕیاری دابوو کە ساڵی 2020 سەردانی عێراق بکات و بێتە کوردستانیش چای بە ئاوارەکان بکەوێت بەڵام بەهۆی کۆرۆنا پەتای کۆرۆنا نەیتوانی بێت و ئامادە بێت. بەڵام ئێستا خۆشبەختانە بڕیاریدا ساڵی ڕابردوو کە دانیشتن بەرنامەی ساڵی 2021یان دانا یەکەم سەردانی بۆ خۆیان دانا کەوا سەردانی عێراق بکات و هەرێمی کوردستان بکات بچێت بۆ ئور کە هەدەفی سەرەکی سەردانەکەی بچێت سەردانی ئور کات لەوێ بچێتە سەر لەوێ شاری نەبی ئیبراهیمە باوکی ئەنبیا باوکی پێغەمبەرەکان لێوە بەرەو نەجەف بەرەو هەولێر بەرەو مووسڵ بەرەو دەشتینەوە ئەمانە هەمووی ئەکید معنای خۆی هەیە پێدانی بەخشینی پەیامی ئاشتی پەیامێک بۆ مەسیحیەکان کە وڵاتی خۆیان بەجێ نەهێڵن. خۆتان نەزانن لە ساڵەکانی نەوەتا ئێمە 2 ملیۆن مەسیحی بووین ئێمڕۆ گەیشتونێتە ڕقەمێکی زۆر ترسناک کە بجێی سەرنجە لە هەموو جیهان و لە هەموو عالەمە ئەم مەسیحیانی کە ماوەن تەنانەت هەر ئەو بەشەیە کە ماوە نزیکەی 300 بۆ 400,000 مەسیحی بمابێت لە هەموو عێراق خۆی هەر ینی لەوە زیاتر نبینێتەوە بەڵام بەداخەوە لە 2 ملیۆنەوە مەسیحیەوە گەیشتێت ئەم ڕقەمە ئەم ڕقەمەش دەترسناکە بەهۆی خراپی بارودۆخی وڵاتەکە و اتفاقاتی سیاسی خراپکەن ڕێنەکەوتن تاکو ئێستا و انتخاباتمان بەرەگا ڕۆژ بە ڕۆژ خەڵق کۆچەکات چونکە هیوانەما بەڕاستی بۆ ئەو مەسیحیانی کە لە وەسەط و جنوبی عێراقن کۆچەکەن بۆ دەرەوە وڵات. تەنانەت ئێرەش کە شەڕی داعش بوو داعش هات نزیکی هەولێر کەوتەوە ئەو کاتەش ترس کەوتە سەر نەگو هەر مەسیحی هەموو کەسێک لەوێ بیری لەوە کرد کۆچ کاتەوە بەڵام خۆشبەختانە ئێمڕۆ بەشە زۆری مەسیحەکان لە کوردستانە ژین لە پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلێمانی سوپاس بۆ خوا ئەمڕۆ ئاوارەکان ئەو ئاوارانی کە لە مووس و دەشتینینەوە کۆچیان کرد کە نزیکەی 138,000 مەسیحی بوون گەڕاونەتەوە بۆ دەشتینینەوە. ئەکید پاپا سەردانێکی تایبەتی بێت بۆ مووسڵ لەوێ چاوی بە جەنابی مەترانەکەوێت مەترانی کەنیسەکە لەگەڵ خەڵقانی کەسایەتی دیاری شاری مووسڵ وەرە پاشان دەچێتە قەرەقۆش لە قەرەقۆش لەگەڵ لەوێ قەداسەتی پاتریارک لەوێ چاوەڕێکات لەگەڵ قمەترانەکان هەمویان لێ نوێژەکەکەن لە کەنیسەی تاهرە و کەنیسەی کە داعش تێکی دابوو ئێستاش ئەچ نوێژەکە لەوێکەن و پاشانەگەڕنەوە بۆ هەولێر لە هەولێر لێرە ڕسمێک بەڵام لێرەدا جێگەی پرسیارەکە ئەمە بۆ یەکەم جارە پاپای ڤاتیکان سەردانی عێراق کات و دواتر هەرێمی کوردستان ئەمە چ گرنگێکی دەبێت بۆ هاوڵاتیان ئایا تەنها ئەمە بۆ برامەسیحەکان با بڵین پەیامێکی پێ یاخود پەیامێکی گرنگی پێ و مەبەستێکی گرنگ هەیە لە سەردانەکەیدا؟ ئەکید پێدانی هیوا بۆ ئەو مەسیحانی کە ماون لە عێراق بمێننەوە پەیامێکی ئەکید پەیامێکی ئاشتیە پەیامێکی دڵخۆشکەرەیە بۆ مەسیحەکان ئێمە چاوەڕێ نەکردین نەکو هەر بەس بۆ مەسیحەکان بۆ هەموو هاوڵاتیەک بێت بە هەموو پێکاتەکانەوە ئەوەش ئاشتیبوون بەرقەراربوونی ئاشتی لە عێراق تەنانەت ئەو سەردانە ئێمە زۆر بە نرخی گەێنین کە سەردانی ئایەتوڵڵا عەلیستانیە کات لە نەجەف و چای پێکەوێت و لەوێ وەکو پرۆتۆکۆلێک تەوقیعەکەم پێکەوە ئەکید ئەوە دەوریە بێت و ئینشاڵڵا پەیامێکە بێت بۆ حزبە سیاسیەکان بۆ ئەو کیانە سیاسیانە ئێمە انتخاباتمان وەکو پێسم کرد انتخابات مانگیدا انتخاباتمان بڕێگاوەیە و ئەو انتخاباتەش بەڕاستی هیوادارین انتخاباتێکی نەزیه بێت ببێتە خێر و بەرەکەت بۆ هەموو عێراق. زۆر باشە کاک خالید کەواتەمە وەک خۆ دەڵێیت پەیامێکی بۆ پێەیە بۆ لایەنە سیاسیەکان پێ دوایەمە تا چەند پەیوەندی بەو گرژی و ئاڵەزانی هەرێمی کوردستان و گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغداشەوە هەبێت؟ ئێمە ناڵم ئیمانمان بەوە هەیە باوەڕمان بەوە هەیە ئینشاڵڵا ئەو کێشانش حەل بکرێت ئەکید دیداری تایبەتە بێت لەگەڵ سەرۆکەکان سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت و ئەکید هیوادارین ئەو پەیامەی لە یاریگای فەرەنسۆ حەریری ئەیدا بۆ هەموو سیاسین و بۆ هەموو ئەو مەسیحانی کە ئامادەن لە نوێژەکە ئەکید ئینشاڵڵا بێتە خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک وەکید پەیامەکەشی بێگومان پەیامێکی خێر و بەرەکەتە بێ.
باشە کاک خالید وەک خۆت باست کرد کەوتت لە عێراق چاوی بە چەند کەسێکی مەرجعی لایەنە سیاسیەکان دەکەوێت لە هەرێمی کوردستان ئامادەکاریەکان چی دەبن چاوی بەکێ دەکەوێت سەردانی کوێ دەکات بە تایبەت ئەوەی ئامادەکراوە هەر لە فڕۆکەخانەی هەولێر نێودەوڵەتیە کە بەپێی ئەجنداکەش کە بڵاوکراوەوە لە ڤاتیکانەوە سعات 8:20 دقیقاتە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی لەوێ لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار کاک نێچیروان بەرزانی و سەرۆکی حکومەت و جێگیری سەرۆکی حکومەت لێ پێشوازی لێکرێت لەگەڵ هەندێک کەسایەتی تری سیاسی لەگەڵ نوێنەری پێکهاتە ئاینیەکان کە مەوجودن لە ناو وەزارەتی ئەوقاف و وجودیان هەیە لە ناو کوردستانە ئەکید لەوێ چاویان پێوەکەوێت و گفتوگۆیەکی سەریعکرێت چونکە پاشان ئەچێ بەرەو مووسڵ و ئەکید دیداری تریش لەوانێت بێت لە یاریگای فرانس و حەریری. باشە بۆچی ئەوەی کە زیاتر مەبەستێتی سەردانی مووسڵ بکات کە زۆر ئاماژەی پێ کردو و جەختی لەسەر کردوتەوە خۆی لە پەیامەکە بەڕاستی ئەڵێ خەڵقی مووسڵ بریندارن پێویستیان بەوەیە سەردانیان بکات بەداخیشەوە بەداخەوە ئەمڕۆ باسیەکەین مووسڵ ئەوەی کە بەسەر مووسڵ هات بەسەر هیچ شتێکە بەسەر هیچ شوێنێکانە هاتووە بە تایبەتی ئێمەی مەسیحی ئەو تعدای کە لە ئێمە کرا لە مەسیحەکان کرا لە مووسڵ لە هیچ شوێنێک نەکراوە نە لە وەسەط نە لە جنوبی عێراق بەڕاستی ئەوەی لە مووسڵ کرا تەقانەوەی کەنیسەکانە بەکارهێنانی تەنانەت حتا شیشی سەقفە کەنیسەکانیان دەرکرد کەنیسەیەکیان وێران کردیان بە ئەرزی تەختیان کردیان بە پارکی سیارە ئەمە بەڕاستی قورسە بۆ مەسیحیەت ئەمە قبول کات و خەڵقی مەسیحیش و تەنانەت ئەم ڕۆژەی بینیت گەڕانەوەی مەسیحەکان بۆ مووسڵ کە زیاتر لە 15,000 خێزانی تیابوو ئەمڕۆ چەند گەڕاوەتەوە بۆ مووسڵ 72 خێزان یعنی ئەمە کێشەکە لێرایە ئێمە زۆر قورسە ئەمڕۆ کەنیسە بتوانێت زەخت لە هاوڵات هاونیشتمانی خۆی بکات لە باوەڕدارانی خۆی بکات بڵێ بڕۆنەوە بۆ مووسڵ بەچی بڕۆتەوە تاکو ئێمڕۆ ئێستاش مەشاکل لە مووسڵ هەیە تاکو ئێستایەک لای نەبووە تۆ شتەکان ڕاستەکەی پارێزگا جیهاتی ئەمنی بە هەموو محاولاتەکەن وەزعی و باردۆخی مووسڵ بەرەو باش بەرن بەڵام بەداخەوە ئەو عەقڵەتەی کە لەوەیە ئەو قبول نەکردنەیە کە لەوێ لەلایەن هەندێک جیهات و هەندێک کەسانی تندرە و ئەوە بۆتە جێی داخ و نەهامەت سەر من تەوەقوعەکەم سەردانی قەداسەتی پاپا بۆ مووسڵ تەوەقوعەکەم کە تەحەدایەکە بۆەوە و دووش ئەکید پەیامێکی بۆ حکومەتی عێراقی ئەو ناوچەیە نۆژەم بکرێتەوە و ئاودان بکرێتەوە و بگەرێتەوە بۆ ساڵەکانی پێشووتر کە ئەو کاتە چۆن پێکەوە مەسیحی و مسلمان و جوو و پێکاتەکانی تر لەوێ ژیاون. باشە کاک خالید کە بمە بۆ یەکەم جارە پاپا فرانسیس سەردانی عێراق دەکات ئەمە تا چەند دڵخۆشیە بۆ برا مەسیحیەکان تا چەند ئەوان بەم سەردانە دڵخۆش دەبن کە پاپا فرانسیس سەردانیان دەکا و بیانەوێت چاویان پێی بکەوێت لە دوای ئەو هەموو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووی ئەو پارێزگانە بۆ کە زۆرترین دانیشتوانی مەسیحی تێدا بوون. بەڕاستی سەردانی پاپا فرانسیس ئەبێتە سەردانێکی مێژووی یەکەم پاپا تۆمارکە لە مێژوودا کەوا سەردانی عێراقی کردوێ بەڵام کەس نازانێت پاش ئەو دووبارە بێتەوە سەردانانە بەڵام ئێمە تاکو ئێستا چاوەڕێ ئەو سەرداناکەین بەداخەوە بەهۆی پاپا خۆی لەو نوعانەیە کە ئینسانێکی زۆر بەسیتە زۆر حەزەکات تێکەڵ بێ لەگەڵ خەڵقا لە نزیکەوە لەگەڵ فەقیر لەگەڵ محتاجەکانە دانیشە بەڵام لەبەر خراپی لەبەر ڕێنمایی تەندروستی و لەبەر خراپی وەزعی بڵاوبوونەوەی نەخۆشی کڕۆنا هەندێک شت لەلایەن پرۆتۆکۆلەکەیەوە ینی سنووردار کراوە لەوانەیە وەکو جاران وەکو ساڵانی ڕابردوو پاپا فرانسیس ئەو دیدارانە لە نزیکەوە لەگەڵ خەڵقانە بینێت بەهۆی ئەو کڕۆناوە بەڵام تەمەناکەم من تەمەناکەین هەمومان تەمەناکەین لە نزیکەوە ئەو خەڵق و هاوڵاتیانە ببینن من خۆم خۆشبەختانە چەندین جار لەگەڵ چ بە شاندی ڕسمی بێت یا بە بەشداربوومان لە مؤتەمەراتە قەداسەتیمان دیوە من تقریبا 8 جار پاپا فرانسیسم دیوە سێ جار پاپا بنێدکتۆسم دیوە پێشتر بەڵام پاپا فرانسیس زۆر هەموو جارێک لە هەموو سەردانێکایە لە خۆت لەگەڵ لە هەموو دیمەنێک لە مؤتەمەرەکانە کە لە نزیکەوە هات سەلامی لە بەشداربووانە کرد ئەیزانی ئێمە لە کوردستانین ئێمە مەسیحەکانی کوردستانین پڕ بەدڵ ئەیوت حەزەکەم بێمە عێراق سپاس بۆ خوا ئەمڕۆ ئەو شتە جێبەجێ بۆ خەونە بۆ ئێمەشی عێراقی و کوردستانیان جێبەجێ بوو ئینشاءڵڵا.
زۆر باشە کا خالی سەبارەت بەم سەردانەی پاپا فرانسیس وەک خۆ دەڵێ بە سەردانێکی مێژوویی تۆمار بکرێت بۆ عراق ئەمە بۆ یەکەم جارە سەردانی عراق دەکات ئەمە لە ڕوئیای جیهانیەوە چۆن سیر دەکرێت کە ئەمە بۆ یەکەم جارە پاپا فرانسیس پاپای ڤاتیکان سەردانی وڵاتی عراق کات پێ دوایە ئەمە لەو ڕوئیایەوە چۆن سیر دەکرێت بێگومان لە هەموو جیهان چاوەڕێی ئەو سەردانەکات و خۆتان ئەزانن ڤاتیکان سنگ و وەزنی خۆی هەیە لە هەموو عالەمە ئەکید بن تەوەقعەکەم ئەو پەیامەی کە ئەیدات قەداسەتی ئەکید ئەو دەوڵەتە زلهێزانە ئەوڕۆپا ناتۆ هەمووی بەهەنجەد وەرەگرێت و هیوادارین دامی ئەو دایمەن ئێمە زانیمانەوەین ئێمەی مەسیحی هەستمان پێ کردووە لە کاتەکانی شەڕی داعش کە ئەو ئابلۆقەی کە لەسەر کوردستان کرابوو دوای ڕێفراندۆم ئەوانە هەمووی ئێمەی مەسیحی ئەزانین چۆن دەدەخولیان کردووە چۆن پەیامی ئاشتیان ناردۆ تا کێشەکان حەل بێ ئەکید بێگومان بە سەراحەت پێ دەڵێم پاپا فرانسیس خێریە بۆ ئێرە بۆ ناوچەکە و دووش خێرێکی ئێوێ بۆ مەسیحەکان ئەو مەسیحانەی کە ئەمڕۆ ماون ئەو بەشە مەسیحی ماون لە عێراق و هەرێمی کوردستان کە ئەمڕۆ زۆرینی لە هەرێمی کوردستانە خۆشی جەنابی قەداسەتی خۆی چاکەزانێت لەبەرەوەش کۆتایی نوێژی گەورە لە هۆڵی یاریگای فرانسۆ حەریری ئەکرێت لەبەر خاتری ئامادەبوونی ئەو هەموو خەڵقە لە نوێژەکەیە خۆی بەداخەوە یاریگای فرانسۆ حەریری ئەمڕۆ 36 نزیکەی 35,000 خەڵقە گرێت بەڵام بەداخەوە ئەمڕۆ 10,000 کەس لەبەر ڕێنمای تەندروستیەکان و لەبەر ڤایرۆسی کۆرۆنا کە بڵاو نەبێتەوە بەلبەین خەڵقای بەو شێوەیە نەبێت تەسیر و احتیکاک ڕوو بدە 10,000 کەس ئامادا بێ بەڵام ئەویش بۆتە جێی داخێک بۆ زۆرینەی خەڵق کە بەشداری نابێت چکە بیتاقەکان مەحدودە کارتەکان مەحدود بوو 10,000 نەفەر دەتوانێت بەشدار بێت هیوادارین لە ڕێگای کەناڵەکانی بەڕێستانە و هەموو کەناڵە جیهانیەکان ئەم حەدەسە بڵاو بکرێتەوە و ئەو خەڵق چاوەڕێ ئەوە کات بەدڵ پەیامی قەداسەتی پاپا لە یاریگای فرانسۆ حەریری بکرێت زۆر باشەواتە تا چەند هاتنی پاپا فرانسیس دەتوانێت کەمێک لە خەمەکانی برامەسیحەکان کەم بکاتەوە لەوەی وەک خۆت باست کرد لە هەموو نەهامەتیانەی کە بەسەریانە هاتووە لەو ناوچانەی کە بە تایبەتی لەژێر دەسەڵاتی داعشدا بوون بەڵێ بێگومان ئەوەش بەو ینی حەزەکەم بزانیت ئەکید دیدارێکی تایبەتی هەبێت لە دەشتی نینەوە لە کەنیسەی تاهێرە لەوێ لەگەڵ جەنابی پاتریارک یوسف یۆنان و مەترانەکە بەڕێزەکان و خەڵقانی ناوچەکە کەنیسەکان ئامادەکرا بۆ هەندێک نوێژکەر و هەندێک باوەڕداری مەسیحی کە لە ناوچەکەن بەڵام لەلایەن بەڕێگای سەتەلایت و تەلەڤیزیۆن بڵاوەکرێتەوە بەفەکرێت بەڵام ئەکید پەیامێکی هەبێ بۆ ئەو خەڵقی کە لە دەشتینەوەیە کەەوە پێویستیان بەوەیە ئەکید پەیامەکەی دامێکە بێ بۆ ئەو مەسیحانەی کە ماوە لە دەشتینەوە زۆر باشە کا خالید سەبارەت بەوەی کە وەک خۆت باست کردوتت لە ئێستادا کەسانێکی زۆر کەم مەسیحی بۆ شوێنانە گەڕابێتنەوە یاخود زۆربیان کۆچیان کردووە بۆ دەرەوەی وڵات ئەمە تا چەند کاریگەری لەسەر ئەو خێزانە مەسیحیانەش دەبێت هەم بە گەڕاندنەوەیان هەمەوانی کە لە دەرەوەی وڵاتن ئەمە تا چەند دڵنەواییەکی ژەبێ بۆ ئەوان یاخود پشگیریە گەبێ بەوان کە بگەڕێنەوە سەرزێدی خۆیان نمونەیەکت بۆ هێنمەوە ئێمەی مەسیحی تقریبا لە دوای 2014 کە ئەم وەزای عێراق وای لێ هات و هاتنی داعش و تەخیربوونی ئازادکردنی ناوچەکانی دەشتینێنەوە وای لێکردن کەوا و خەڵقە بێئومێد بێت بە سەراحەت خەڵقێکی زۆر کۆچی کرد لەو 138,000 من بە قەناعەتی خۆم لەو 138,000 کەسەی کە هاتن لە مۆسو دەشتینەوە نیوەیان کۆچیان کردو بۆ دەرەوەی وڵات هەندێکیان هەیە گەیشتە ئەوروپا هەندێک گەیشتە ئەمریکا هەندێک گەیشتە ئوسترالیا و کەنەدا بەڵام ژمارەیەکی ترسناک هەیە لە بینی ئوردون و لبنان و تورکیا کە نزیکەی 100,000 مەسیحیە چاوەڕێی ئەوە کات موافقاتیان بۆ دەرچێتوانش کۆچ بکەن ئێمە ئەمەلمانوە ئەو خەڵقی کە لە ئوردونەوە لەو وڵاتانە دانیشتون دراوسیانە ئەوانش بگەڕێنەوە بۆ ئێرە بۆ هەرێمی کوردستان یا بۆ عێراق پاش سەردانەکەی بەڵام ئەویش احتیما دەکاتە سەر ئەو داخوازیانەی کە ئەوان خۆیان داوایەکەن یاخود کەنیسە داوایەکە لە قەداسەتی پاپا
کە بە فەرمی داوای کە لە سەرۆک حکوومەت و سەرۆک کۆمار و سەرۆکی هەرێمەوان کە بکرێت بۆ جێبەجێکردن چونکە ئەکید من تەکیدم سەرۆکی کەنیسەکان چ لە مووسڵ چ لە هەولێر چ لە سلێمانی چ لە کەرکووک چ لە بەغا ئەکید کێشە و گرفتی هاو نیشتیمانیانی خۆیان مسیحەکانیان داناوەتە بەردەستی قاداسەتی پاپا پێش بێت بێگومان ئەبێتە ئەجندەیەک لە کاتی دیداری لەگەڵ سەرۆکی کۆمار و لەگەڵ سەرۆک وەزیرانی بەغا و لەگەڵ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و جێگەی سەرۆکی حکوومەت ئەکید ئەم شتانە ئەخرێتە بەردەست و بۆ مناقەشەکردن ڕاستەکەیت لەوانەیە دانیشتنەکان زۆر فراوان نەبێت بەڵام ئەکید ئەو پەیامانە ئەگەیەنرێت بە جێهە بە شوێنی خۆی. سپاس بۆ خالی دەلبێرد بەڕێوەبەری کار